سەدادا ئەم بشکە ساڵی و کەم ئاویە مەترسی لەسەر ناوچەکە و بژێوی دانیشتوان دروست کردووە. بەشی ژینگەی ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی مرۆڤ لە ئەنجامی بەدواداچوونێکماندا کۆکردنەوەی زانیاری و داتا سەبارەت بە وشکبوونی کانیاوەکانی ناوچەی هەورامان بۆمان دەرکەوت کە زۆربەی زۆری کانیەکانی ناوچەی هەورامان وشکیان کردویان لە لێواری وشکبووندان. ڕێکخراوی نوێ بۆ پێویستی ئەرکی سەرشانی خۆی زانی لایەنە پەیوەندیدارەکان لەم مەترسیانە ئاگادار بکاتەوە بە ئامانجی کارکردن بۆی و دۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاو بۆ ئەو مەترسیانە لە پاراستنیان لە لێواری وشکبوون و دۆزینەوەی ڕێگەچارەی گونجاو بۆ کاریگەری نەهێشتنی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ناوچەکان و کەمکردنەوەی مەترسیەکانیان لەسەر ناوچەکانی هەورامان. ژمارەی کانیاوەکانی ناوچەی هەورامان 225 کانیە. لەو ژمارەیە 166 لەم کانیانە بە تەواوەتی وشکیان کردووە و ژمارەیەکی زۆریش لەم کانیاوانە بە ڕێژەیەکی زۆر کەم ئاویان پێوەیە و لە لێواری وشکبووندان. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی ئاوڕێک لەم ناوچانە نەیاتەوە و ڕێگەچارەیەکی گونجاو بۆ ئەم مەبەستە نەدۆزێتەوە، ئەوە کاریگەریەکی خراپی لەسەر ناوچەکە و هەروەها کاریگەری خراپی بۆ ساڵانی داهاتووە بێت.